لە شەمعەکانی ئاو وەڵامی پەیوەندیەکانیان نەداوەتەوە و بێ ئاوی هەراسانی کردووە. خۆی هاتووە بۆ شەمعەکە تا تەنکەرێک ئاو بکڕێت، بەڵام پێیان وتووە ئاو نییە و دەبێت سەرە بنووسیت بۆ 2 ڕۆژی تر. کێشەی هاوڵاتیە کێشەی زۆربەی دانیشتوانی دیکەی گەڕەکەکانی سلێمانیە و بێ ئاوی تەنگی بە زۆرێک لە گەڕەکەکان هەڵچنیوە. حاجیگەن چەندێکە بە دوای ئاوا گەڕێ لە بەیانی بە دوایەکەن لە بەیانیەوە بە دوای ئێستا لێرە چیان پێوتی هەڵە نییە ئەو نییە ئاوی ڕێسیشتان هەر کێشەی هێوەنە هەن نییە دە ڕۆژاوی ڕێسی نییە 10 ڕۆژە ئاوتان ناتوتەوە لە چ گەڕەکێک گەڕێکی مامەیارە لە مامەیارن ئەم 10 ڕۆژە چیتان کردووە ئەی ئاوە کڕین باش ئەوەتە بەکڕینیش نییە ئێستا ئێوە ناوەڵا بەکردنیش نییە لێرە چیان پێوەتی لە شەماکیان بڕۆرە تا دوو بەیانی ئەی تا دوو بەیانی ئاو نەبێت چیەکەنەوە تا چارچی بکەین وەڵی کێشەی بیاوی لەوکە لە ماڵی حوتەوە کێشەی بیاوی دەستی پێ کردووە لە سەرەتای حوتەوە سەرای حوتەوە ئێمە بیری تیوازیمانەیە دە بیرە تیوازیەکەمان کە وشی کرد لەوەی کێشەی ئاو دەستی دەکرد بیرەکەشتان وشی کردووە لە ماڵەوە هەتام بوو چەند مەتر خۆڵ 6 مەترە بە پێی زانیاریەکانی پێیان جگە لەوەی گرفتی کەمبوونەوەی ئاو هەیە و زۆرێک لە شەمەکان ئاویان کەمی کردووە بیرەکانیش وشک بوون. تۆڕی یەکی ئاوی سلێمانی دوکانیش گرفتی هەیە و هاوڵاتیان دەڵێن 5 بۆ 10 ڕۆژ جارێک ئاویان بۆ دێت و گرفتەکەش لە سەرەتای مانگی حوتەوە قوڵتر بووەتەوە. ئەومان لێ بڕاوە لە تاورەکانی ئەڵێن ئاو نییە ناوەڵا ئاو نییە ئەو کەمە بەڕاستی هەرگیرمان خواردو ئاوڕێکێکنەوە پشتی تاوەرەکان چەند ڕۆژە ئاوتان نوی شەماتۆ و تایسە ئاو ناتۆ 4 ڕۆژ 4 ڕۆژە تایسە ناتۆ ئارەوەڵە بەکڕینیش ئاو نییە بەکڕین ئەم کاکەیە ناسمەوە دوو جارم پێ و تو ئەڵێ تا 4 ڕۆژ سەرە بەرناکە ئارەوەڵا خەتایەوان نییە ئەوەکە کەمەی تەمانش فەقیر خەڵک زۆرە خۆ خەتایەوان نییە ئەوە یا هات دەبەکەی ناومە ئەو 5 بەرمیلەوە خا تەکلیفم لێکڕ ماڵیان ناوا بێڵێ دەبەرەوەی زۆر زەروری مۆبایلەکەی کوژاندوێتەوە ئەمڕۆ مۆبایلەکە ئەمە مۆبایلی شۆفێری یەکێک لە تەنکەرەکانی گواستنەوەی ئاوە لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێر 534 پەیوەندی بۆ هاتووە لەلایەن هاوڵاتیانەوە، بەڵام لەبەر نەبوونی ئاو مۆبایلەکەی داخستووە. زەختەکە ئەوەیە هاوی نەگەرمە ئاوکە کەمەی ماڵان ئێمەش لێرە باین تاوارین هەر 4 ڕامان بەرەکەوێ فریان ناکەوین بیرە ئەهلیەکان وشی کردووە قەزێکە ئەوەی ئەمانە تۆ چەند تەنکەر ئاو بۆ تەیە بیگوازیتەوە ئەتە چەندێ فریاکەوی نەیگوازیتە 3 ڕاو بەرەکەوێت چکە سیارەی زۆر لێ زەختیشمان لەسەر ئێمە زیاتر بۆ ماڵە نزیکانش لۆدمانەکە لەسەر چکە ماڵانش بیاوە نەبێ ئاویان بین ئیتانە تۆ دەسەر لەلایەن خەڵک چۆن وەڵای لای ناسیاوە لای خزمەوە بڕواگەڵە تەلەفۆن بۆی مۆبایلەکە شاینتیان نامێنێ کوشێتەوە بۆش ناکرێ بۆی بەری. ئەمساڵ قەیرانێکی خۆڵی کەم ئاوی دروست بووە، بیری زۆربەی ماڵان وشک بووە یا چەند خولەکێکی کەم ئاوی تێدایە. ئاوی هەردوو بەنداوەکە کە بەنداوی دوکان و بەنداوی دەربەنی خانە و سەرچاوی سەرەکی ئاوی خواردنەوەن لە سنووری سلێمانی ئاسیان دابەسیوە، شەمەکانیش وشک بوون یان ئاوەکانیان دابەسیوە. ئێستا هاوڵاتیان نە ئاوی پێویستیان بۆ بەردەدرێتەوە نە بە پارەش هەیە بیکڕن. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیان سلێمانی.